سڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕە تۆفیقم لەڵقێم شەوی پانۆرەما پێتان گەیشتینەوە. ئەمڕۆ 8 مارسە ڕۆژی جیهانی ژنانە. ئەم ڕۆژە پیرۆزەکەین لە سەرجەم ژنان و کچانی هەرێمی کوردستان و سەرجەم جیهان. لەمڕۆدا دیارە ئێمە ئەمانەوێ قسە بکەین لەسەر گرفتەکانی ژنان، تێگەیشتن لە گرفتەکانی ژنان لە کۆمەڵگەی کوردەواریدا. چێن لە گرفتەکانی ژنان تێناگەن، چێن ڕێگر و ئاستەنگ بۆ ژنان دروستەکەن لە کۆمەلگادا. ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، ڕێکخراوەکانی ژنان، ئەمانە خۆیان تا چەند هۆکارن بۆ دروستکردنی گرفت و ئاستەنگی لە بەردەم ژنان. کێ هۆکارە بۆ چارەسەرنەکردنی کێشەکانی ژنان؟ ئێمە ئەمڕۆ کە گفتوگۆکەین لە ڕۆژی 8 مارسدا لە ماوەی 2 مانگی ڕابردوودا زیاد لە 15 ژن لە هەرێمی کوردستان بە هۆکار و کێشەی جیاجیا کوژراون. کێ بەرپرسە لە کوشتنی ژنان؟ دادگاکان بۆ سزای بکوژانی ژنان نادەن، بۆ کۆڕ و کۆبوونەوە عەشایەریەکان دەبنە هۆکاری چارەسەرکردنی کێشەکانی ژنان. کۆمەلگا تا چەند دەرگای کردوتەوە بۆی کە لە کێشەکانی ژنان تێبگا. ژنان توانیویانە خۆیان ئاستەنگ و لەمپەڕەکانی بەردەمیان تێپەڕێنن بۆی کە بگەنە ئاستی بەرپرسیارەتی، بەڕێوەبردن، هەروەها لە دام و دەستگاکانی حکوومەت و حیزب و دام و دەستگا جیاوازەکانی کۆمەلگەدا خۆیان بەرپرسیارەتی لە ئەستۆ بگرن. ئەم ڕێگایان بۆ کراوەتەوە یاخود نا؟ ئەگەرنا کێ هۆکارە؟ گفتوگۆکەی لەسەر ئەم بابەتە بە گشتی بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم مامۆستا جوتیار فەتاح، ماستەر لە کۆمەڵناسی کە لە ستودیۆ لەگەڵمە بەخێر و مامۆستا سوپاس دەکەم. هەروەها خاتو ئاڤانجاف چالاکوانی ژنان کە بەڕێزیان لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانن. خاتو ئاڤان سڵاو لە جەنابیشت. بە ڕوخسەتی مامۆستا ڕۆژی ژنانە بە لە خاتو ئاڤانەوە دەست پێ بکەم بەرنامەکە. سوپاس دەکەم مامۆستاژێم. خاتو ئاڤان، ڕۆژی 8 مارسە پیرۆز بێت لە تۆ لە سەرجەم ژنانی هەرێمی کوردستان. ئەمێ بزانم تۆیەکی ژن لەم ڕۆژەدا ئەگەر پەیامێکی ژنانە بنێریت بۆ هاوڕێکانی خۆت، بۆ ژنانی کوردستان، بۆ پیاوان لە هەرێمی کوردستان، چیمان پێڵێ؟ فەرموو. زۆر سپاس، ئەم کاتتان باش. بینەرانی کورسات هیوای شەوێکی ئارام و بەختەوەرتان بۆ خوازم. سپاسی من پیرۆزباییەکە دەکەم. تۆ سەرەتا پیرۆزبایی لێکردم، بەڵام بەڕاستی کاتی پیرۆزبایی نییە لە ئێستاە. ڕاستە ڕۆژی جیهانی ژنانە، بەڵام کەیسەکانی ژنکوژی لە ماوەی 2 مانگی ڕابردوو ساڵانی ڕابردووش پێمان ئەڵێ کە 8 مارس لە هەرێمی کوردستان ئەبێ ڕۆژی ئەوە بێ کە دەنگمان بەرزتر بکەین، بەرنامەکانمان چرتر بکەینەوە، هەوڵ بین پلانی استراتیژی داڕێژین بۆ بەرەنگاربوونەوەی تونوتیژی. من ئەگەر لەم ڕۆژەیە پەیامێکم ئەوە بێت، پەیامم بۆ خەڵکی کوردستانە، بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستانە، پێیان ئەڵێم بە ژنەکان بەڕاستی ئێوە ئازان، بەڕاستی ئێوە بوێرن، لەبەر ئەوەی کە لە کۆمەلگایەکە ئەژین، ڕۆژ نییە هەواڵی کوشتنی ژنێک نەبیستن، ڕۆژ نییە ڕوبەڕووی بربەست و کێشە نەبنەوە. بۆ هاوکارە پیاوەکانم ئەڵێم با ئێمە بەیەکەوە بەرەنگاری تونوتیژی بینەوە، لەبەر ئەوەی کە تونوتیژی بەرامبەر بەژن کار لێکەرەکانی یاخود لێکۆتەکانی تەنانەت لە هاوکارە پیاوەکان تەکەی کە پێکەوە ڕوبەڕووی تونوتیژی بنەوە. بەڵام ینی منیش پیاوم و ئێستش مامۆستا جوتیار بە ئاماشت پیاوە. ئەی زۆر جار پیاوانن کە توندوتیژی بەرامبەر ئێوەکەن، پیاوانن کە مافی ئێوە دەخۆن. کاتێک ئەڵێم با پیاوان بەیەکەوە ڕوبەڕووی تونوتیژی منەوە، بەوەی کە زۆر جار ئێمە تۆمەتبارەکرین وەکو تۆ چۆن ئەڵەی پیاوانن تونوتیژیتان بەرامبەر لەگەڵا ئەکەن، بەڵام بۆچی هەر بازدەوە بکەین کە تەنها ئێمە وەک چالاکوانان وەکو خانمان وەکو کچان ڕوبەڕووی تونوتیژی بینەوە. کاتێک ئێوە لەگەڵمان بوون بەیەکەوە ڕوبەڕووی تونوتیژی بووینەوە، هەست بەو بەرپرسیارەتە ئەکەن، هەست بەو ئازارانە ئەکەن، هەست بەو کێشە و پاڵەپەستۆ دەرونیانە ئەکەن کە چێ کارەساتێکی خوڵقاندووە. کاکاوڕێ ئەمەوێ بڵێم تونوتیژی بەرامبەر بە ژن تەنها ژنان تایەدا زیامەند نابن، بەڵکو خێزان، کۆمەڵگا. ئەزانی ئێمە ئەمڕۆ گرتبوونەوەیەکمان لە شاری هەولێر کرد وەکو هاوپەیمانی ژنانی کوردستان، باسمان لەوە کرد
تا ژن کوشتن بەردەوام بێت ئەستەمە تۆ باسی ئاسایشی نیشتیمان بکەیت لەبەر ئەوەی کە دایکی ئێوە ژنە هاوسەرەکانتان خوشکەکانتان کاتێک ژنەکان هەستیان بە نائارامی کرد نیوەی کۆمەڵگەن و دایشی هەموو کۆمەڵگەشنیانی بەڕاستی بڵێ ینی کاتێک ئێوە بە ئێمە ئەڵێن لە نیوەی کۆمەلگان و دایکی نیوەکەی ترن کە ئەی بۆچی لە بڕیارە چارە نووسازەکان یان لە ناوەندی بڕیارە ئێمە لە نیوەی دەسەڵات نەبین یاخود زیاتر یان لە پێگە هەستیارەکانە ئەمانە جێگەی ئەوەیە بەڕاستی جارێکی تر دای بڕێژینەوە کاکاوڕێ هیوادارم ئەم شەو ئێمە بەیەکەوە گفتوگۆیەکی تێر و تەسەل و بەهێمنانە گفتوگۆ بکەین لە بڕەوەی کە باز لە پرسێکەکەین لە دۆزێک ئەەکەین کە پرسی کۆمەلگایە پرسی نیشتیمانە بۆ ئەوەی کە بگەین بە دەرئەنجامێک بەڕاستی لە بەرەوەی کە تۆ لە سەرەتای بەرنامەکە ئاماژەت بۆ کرد بڵێ لە هەرێمی کوردستان تەنها لە سەرەتای ئەم دوو مانگە زیاتر لە 15 ژن کوژراون ئەم 15 ژنە ئەوانن کە گەیشتۆتە بەڕێوەبەرایەتەکانی پۆلیس و بەرەنگاربوونەوەی تونوتیژی میدیا ڕەنە دەیان کەیسی تر هەبێ لە دۆخێکی تەمومژاوی شوێن بزر کرابن یاخود ئەوە تا نەگەیشت بێت بە میدیا یاخود بەڕێوەبەرایەتەکانی پۆلیس و ئاسایش و هەروەها تونوتیژی ئامارەکە مەترسیدارە بەڕاستی ئێمە پێویستە زۆر بە جددی و بە پەلەکار لەسەر ئەوە بکەین کە هەڵمەتێکی نیشتیمانی دەست پێ بکەین بۆ بەرەنگاربوونەوەی تونوتیژی بە تایبەت کەیسی کوشتنی ژنان دەستخۆش دێمە خزمەت جەنابەت منیش ئاماژەم بۆ داچکە وتم زۆرێک لە کەیسەکان لە دادگاکان ڕاستەیەک لا نابێتەوە بەڵام وەکو جەنابیش دەڵێ زۆرێک لە کەیسەکانی دیکە لە کۆڕ و کۆبوونەوە عشایرەکانە یەکلاکرێتەوە نە میدیا نە جەنابەت وەکو چالاکوانێکی بواری ژنان ینی هەواڵەکەت پێ ناگە دەست خۆشخات و ئاڤاندێم و خزمەت جەنابەت مامۆستا جوتیار ینی ئەوەی کە دەگوزەرێ لە کۆمەڵگەی کوردەواریدا ئێمە ئەمڕۆ 8 مارسە قساکەین لەسەر یەشێک لە گرنگترین پایەکانی کۆمەڵگە لە هەموو دنیا دەکەوی ژنانن کە زۆر جار دەبنە ڕابەر زۆر جار دەبنە مامۆستا زۆر جار دەبنە سەرکردە زۆر جار دەبنە ینی دایشی کۆمەڵگە زۆر جار دەبنە خێزان لە کۆمەڵگەکاندا ئێستا کە بازە گرفتە گەورەکانی ئەم چینە ئەەکەین یاخود ئەم توێژە دەکەین ئەتوانین بڵین چێ بەرپرسە لەوەی کە توندوتیژی بەرامبەر ژنانەکە چێ بەرپرسە لەوەی کە نایەوێت تێبگات لە کێشەکانی ژنان لە کۆمەڵگەدا بەگشتی و لە هەرێمی کوردستان بە تایبەتی بەڕاستی زۆر سپاس بۆ جەنابتان و بۆ کورسات نیوز سپاس بۆ بینەرانیش پیرۆز بێت 8 مارس لە هەموو ژنان و لەو مرۆڤانەی کە باوریان بە یەکسانی جێندەری و باوریان بە مافی مرۆڤێ بەگشتی چونکە 8 مارس پێم تەنها بۆ ژنان نییە بەڵکو بۆ مرۆڤایەتیە ینی ئێمە بەر لە هەموو شتێک دەمەوێت ئەوە بڵێم کە گرنگە ژن و پیا وەک مرۆڤ مامەڵە بکەن نەک وەکوەوەی کە دوو سەنگەر لێ بەرامبەر یەکتری بوەستینەوە چەند ینی ئەگەر بەم شێوازە سەنگەر لە یەکتری بگرین ڕەنگە گرفتەکانی ژنان و پیاوانیش لەگەڵیدا بەردەوام بن. بەگشتی گرفتەکانی ژنان وەکو خاتوئاوانی ژاماژەی پێکرد و جەنابیشت باست کرد زۆرن ئێستا لە کۆمەلگای کوردیە بەڵام هۆکارەکانی چین بەدیدی من یەکەمین هۆکار دەگەڕێتەوە بۆ ناو پەروەردەی خێزانی لە بنەڕەتەوە یعنی بەنمونە ئەو پەروەردە خێزانی کە ئێمە هێشتا لە کۆمەلگای کوردیدا لەسەری ڕاهاتوینیا بەردەوامین لەگەڵی پەروەردەیەکی مرۆڤ دۆستی نییە پەروەردەیەکی دروستکردنی باڵانسی جێندەری نییە دروستکردنی هاوسەنجی جێندەری تێدا بەڕاستی وەکو پێویست نییە ئەمە بنمونەمان هەیە ینی ئەگەر بە کورتی کەمەوە بنمونەیەک یان جاری وا هەیە بنمە سەیرەکەی لە خێزانێکە چەند خوشک و برایەکەیە بەڵام براکە دانیشتووە و هەر دایکەکەش یان باوکەکە بە کچەکە دەڵێ بڕۆ پێویستیەکانی کوڕە براکە جێبەجێ بکە ئەی سێر دەکەی لە قۆناغی یەکەمی ناو خێزان دروستکردنی جیاوازی جێندەری جیاوازی ڕەگەزی لەوێەوە دەست پێ دەکات ئەم خێزانە گەورە دەبێت دێتە ناو کۆمەلگا هەمان شتە دەچێتە ناو زانکۆ هەمان شتە دەچێتە ناو کایەکانی تری کۆمەلگا هەمان شتە یان ئەگەر بە پێچەوانەوە سیرەکەی جاری وایە پەروەردەی یەکێک لە خێزانەکان زۆر باشە هاوسەنجی جێندەری تێدا پارێزراوە بەڵام کچەکە دێتە دەرەوە ڕاتە ناو کۆمەلگا ناو خێزانێکی تر لە ئەنجامی پرۆسی هاوسەرگیریەوە
سیرەکەی پێچەوانەوەیە ینی لە دوجاردا ئەم گرفتە پەروەردەی خێزانە دێتە ناو کۆمەلگا گەورە دەبێت لە اینجا جگە لەوەشەوە بەڕاستی ینی دامەزراوە فەرمیەکانی دەوڵەت ینی دامەزراوە نافەرمیەکانی دەوڵەت هەموو ئەوانە بەیەکەوە هۆکارن لەوەی کە یان ناهێڵن یان نانەوێ لە خەم و لە گرفتەکانی ژنان تێبگەین هۆکارەکەی چێ بۆچی ئەو خەڵکانە نانەوێت لە گرفتی ژنان کە بەشێکی گەوری نەریتێکە لە ناو خێزانەوە هاتۆ یاشتی کەشێ یەک لە هۆکارانە نەریتە ئەوە زیاتر بۆ کەسانن کە ئاستی هۆشیاریان نزمە ئەوان وەک نەری سەیرەکەن بەڵام لەو لاشەوە بەشێکی ترمان هەیە تێدەگات دەشزانێ هۆکارەکەی چیە بەڵام واستەکە لە بەرژەوەندی ئەو نییە باشەمە لە بەرژەوەندیەوە سیرەکریا لە شەرمەوەی مامۆساجوتیا چکە زۆر کەس پێی شەم ێسە بڵێ من مافی خوشکەکەم ێم بڕوا لە دەرەوە کار بکە یا خێزانەکەم لە دەرەوە هاوشانی من کار بکە بەڕاستی هەردووچێتی ینی ئەوەی کە باسم کرد ئەوەی کە ئاستی هۆشیاری زۆر نزمە هەردووچان و ئاستی هۆشاریان نزمە چکە گەر کەسێک ئاستی هۆشاری بەرز بێ بێگومان جیاوازی ناکات لە نێوان خوشکەکەی و براکەی لە نێوان کچێک لە دامەزراوێکی دەوڵەت لەگەڵ کوڕێک لە دامەزراوێکی دەوڵەت ئەمە لە دوجاردا لە ناهۆشاریەوە سەرچاوی گرتووە بەڵام بەداخەوە بەشێکی زۆریان هێشتاش پێی شەرمە پێی عیبە ینی ئەگەر بگەڕێەوە بۆ ناو مێژووی کوردەواری سیر دەکەی چەندین شعر و گۆرانی و ئیدیۆمی کوردیمان هەیە کە بە چاوێکی نزمتر سیر ڕەگەزی ژن یا ڕەگەزی مێ دەکا بەراورد بە پیاوان ینی ببورن خراپترین بڵێن ینی سیر دەکەی لە ناو پەروەردەی خێزانیمان لە ناو پەروەردی هەتا منداڵیمان ئەمڕۆم ئێمە لە یەکێک لە دانیشتەکان باسیەوەمان کرد ینی بەداخەوە لە ناو قوتابخانەکانیشدا جاری وهەیە سزادانی کوڕان بە ناوهێنانیان وەکو ژنان یان وەکو خانم ئەین سیر دەکەی هێشتا لە ناوەندا بزەبت لە ناوەندە ئەکادیمیەکانیش هێشتا ژن وەکو مرۆڤێکی ئاسایی سیر ناکرێت هێشتا وەکو عیبەیەک سیر دەکرێت ئەمە بەڕاستی کارەساتێکی گەورەیە لەبەرەوەی ڕاستە بڵێن مێژووی درێژخایانی هەیە بەڵام خۆ ناکرێت ئەمە لەبەرەوەی مێژوو هەیە بەردەوامی بدەین باشە خۆ بەدەیان دیاردەی کۆمەڵایەتی یادابوونەریتی کۆمەڵایەتیمانە بۆ لە ڕابردوودا کۆمەلگا لە ڕابردوودا پەسەندی کردووە یا باوەڕی پێی بووە بەڵام ئێستا وازی لێ هێناوە بۆچی لەبەروی ئێستا گەیشتۆتە قەناعەت کە ئەم دابوونەریتە باش نییە ئێستش دەبێ ئێمە ینی درەنگ نییە دەبێ واز لەم دابوونەریتە بێنین کە ژن یا پیا و جیاوازیان پێ بکەین لەبەر ڕەگەزە لەبەر ناو ناچۆرە مامۆستا جوتیارانی ئێمە ئەبینین ینی ڕۆژ بە ڕۆژ کۆمەلگاکان پێشەکەوێ ڕۆژ بە ڕۆژ ئێمە لەگەڵ تەکنەلۆژیا و گۆڕانکاریەکانی سەردەم خۆمان ڕائهێنین و خۆمان ئەگونجێنین ینی ئەشمانەوێ ینی بڕۆین لەگەڵ پێشکەوتنەکانە بەڵام یەک گرفتمان هەیە بۆ کە دێتە سەر مەسەلەی پرسی ژن و کچ و ینی مینە لە کۆمەلگادا بۆ نامانەوێت لەگەڵ ئەو پێشکەوتنەیە ئەویش عقلێتەکەمان بگۆڕین ینی هۆکارەکە خۆمانین ئەمەش یاخود هەر کۆمەلگەکەی جارێ بە تەواتی کامل نەبوو پرسیارێکی گرنگە ینی لەگەڵ ئەو گۆڕانکاریانە بە ڕەوشی ژنانیش بەرەو پێش چووە یان داخوازیەکانیان هاتوونەتە دی من پێم وایە نەخێر لەبەرچی لەبەری بەڕاستی گۆڕانکاریەکان ڕووکەشین هەندی گۆڕانکاریەکان ڕواڵەتین هێندە جۆهەری نین هێندە لە استراتیجی نین ینی بنمونە ئەمە تەنها لە هەرێمی کوردستان و عراق نییە لە تەواوی دنیادا ئەم بابەتە هەیە ینی بۆچی ئێمە پرسی کۆتامان هەیە لە کاتی هەڵبژاردن لە زۆربەی وڵاتان لە بەروی هێشتا کەیسی ژن ینی وەکو مرۆڤ مامەڵی لەگەڵ ناکرێت وەکو پیا و مامەڵی لەگەڵ ناکرێت ینی وەکوی کە نایەکسانی نەبێت لە بەرەوەی هێشتاش کۆمەلگا پێشکەوتوەکان ترسیان هەیە لەوەی کە لە کاتی هەڵبژاردندا ژنان نەچنە ناو پەرلەمان وەکو پێویست ناچار هاتوون سیستەمی کۆتایان داناوە واتە ئەم بابەتە تەنها لە کۆمەلگای کوردی دابوونی نییە بەڵکو لە ئەنی خۆشببختانە لێرە لە خولی سێمی پەرلەمانی کوردستان کاتێکە یاسای کۆتا دێتە پێش سیرەکەی هێشت ژنان لە ناو پەرلەمانی کوردستان زیاتر لە ڕێژەی کۆتا دێنن بەڵام سیرەکەی زۆربەی وڵاتانی دەوروبەر هێشتا ڕێژەی کۆتا تێپەڕ ناکەن ینی لە ڕێژەی بە ناچاری ئیگەێنە ڕێژە نوێترین بڵین هەڵبژارنەکانی دراوسیانمان بینیم بەڵام لەگەڵ هەموو ئەو گۆڕانکاری و پێشکەوتنانی کە لە دنیادا ڕوودەدەن هێشتا بەداخەوە ینی ئەگەر سێری سیستەمکەی سیستەمی دنیاەوەی کە ئێستا دنیا بابڕێەوە ژن وەکو کاڵا سیرەکە بڕۆ سێری زۆربەی ڕیکلامەکانی دنیاکە ینی ژنانن زۆربەی ئەو ڕیکلامە میدیایانی کە ئەکرێن ژنانن ئەمە لەلایەک لەلایەکی تریش بەڕاستی نابێ ئەوە باس نەکەین ژنان خۆیان ینی هۆکارن چۆن ینی یەکەمیشت کە ئەوەی کە پەروەردەی منی کردووە دایکمە واتە ژنە ئەگەر منێک ئێستا پیاو سالارم یا مرۆڤ سالارم یا ژن سالارم دەگەڕێتەوە بۆ ئەو باگراوندە پەروەردەی خێزانی کە لە ناو خێزانەکەمەوە کە لە ژنێکەوە سەرچاوی گرتووە گواتە باشی و خراپی پەروەردە قۆناغی یەکەمی پێش دامەزراوە فەرمیەکانی دەوڵەت خێزانە لە بە پێچوانەشەوە ڕاستە یانی سیرەکەی ئەگەر بێت و ئەوانەی کە ژن
ئەکوژن ئەوانەی کە بربەستن لە بەردەم خواستەکانی ژنانە لە دوجاردا هەر پەروەردەی ناو خێزانن کەواتە یەکەمین شت ئەبێ پەروەردە خێزانیەکە لە دایکانمانەوە لە خوشکانمانەوە دەست پێ بکەین کە کچ و وەکو مرۆڤ سیرکە ئەمە یەک لە لایەکی تریشەوە بە تایبەتیانی ئەو نمونێ زۆرە لە کاتی هەڵبژارنەکاندا کەمتر ژنان پاڵپشتی ژنانەکەن زۆرترین ژنان دەنگە دەن بە پیاوان ئەمەش کێشەیەکی ترە دێمە سەرەوەی کە ئاخۆ ئەوە بۆ نمونە ینی جیلی دایکمان و جیلی ئەوانەی پێشووتر ئایا ئەوان کە تا ڕادەیەک نەیانتوانیەوە ینی پابند بن بە گۆڕینی ئەو دووتیژیە و ئەو هەڵسوکەوتانی کە کۆمەلگایکە بزین ئەمژی لە نوێی کە ئەبێتە دایک و لە داهاتوە ئەوان توانای ئەویان هەیە دواتر وەڵام بەرەوە دەچمە لای خات و ئاڤانجاف چالەکوان لە بواری ژنان خات و ئاڤانیانی زۆر جار دەوترێ ئەو تاوکو مامۆستا جوتیاری ژاماژەی پێدا ژنان خۆیان هۆکارن بۆەوەی کە توندوتیژیان بەرامبەر بکرێت ژنان خۆیان هۆکارن بۆەوەی کە لە کۆمەلگادا بە چاوێکی دیکە تەماشا بکرێن ژنان خۆیان هۆکارن بۆەوەی کە بکوژێن ژنان خۆیان هۆکارن بۆەوەی کە نەتوانن ببنە هۆکاری گۆڕانکاری لە کۆمەلگا و هەروەها لەو دابوونەریتانی کە لە ڕابردووە هەیە ئەخۆ ئەمە ڕاستە ئەم تێڕوانینە و ئەم تێگەیشتن ڕاستە یاخود نەخێر کۆمەڵی هۆکاری دیکە هەیە لە پشت ئەوەیە کە ئێمە درکمان پێ نەکردو بەڵام ئێوەی ژنان ڕاستیەکانە زان و ناتوانن بێڵێن لە کۆمەلگەیە کاکاوڕێ ئەمە ئەو گوتارە دواکەوتوەیە کە زۆر جار تەنانەت ئەو تونوتیژە زۆرانەی کە بەهۆی بیر و باوەڕیشەوە بەرامبەرمان ئەکرێت ئەیگەڕێنەوە بۆ ئەوەی کە دایکەکانمان پەروەردەیەکی باشیان نەگرە ئەی بۆچی باسی باوکیش ناکەی ئەی ناڵێن کۆڵەکەی خێزان دایک و باوکن دای بابن ئەی لەم کاتەیە بۆ ڕۆڵی باوکە ئێمە کاتێک باسی یەکسانیەکەین کاتێک بافی مرۆڤ دۆستیەکەین کاتە دایک و باوکەکە بەرپرسیارن لە پەروەردە ئەو پرسیارەی کە لێت کردم ئەو ختابەیە ئەو گوتارەیە کە ئێمەی ژنان خەباتی بۆکەین لە ئێستاە لەبەر ئەوەی کە ئەبینین ئەو گوتارە گەشەی بەخۆیەوە بینیوە ئەم گوتارە بۆ تەوێردی سەر زمانی هەموو ئەو کەسانەی کە تونوتیژیمان بەرامبەر ئەکەن بەڵام دوجار تۆمەتەکە ئەخەنەوە پاڵ خۆمان ئەمە ئەو گوتارەیە کە ئەبێ میدیا بەشێک بێلەوەی کە لەو هەڵمەتە نیشتیمانیە بەیەکەوە کاڵی بکەینەوە کاکاوڕێ مامۆستا جوتیار بەڕاستی ئەم گوتارە گوتاری نێو کۆمەلگایە ئەو گوتارەیە کە ئەو کەسانە کاتێک تاوانت بەرامبەر ئەکەن کاتێک تونوتیژیت بەرامبەر ئەکەن جارێکی تریەنەوە خۆیان شیکردنەوە بۆ گوتارەکەی خۆیان ئەکەن بەداخەوەم کە ئەمە نەک لە میدیا بەڵکو زۆر جار لەسەر ئاستی باڵاشە ئەم تۆمەتە ئەخرێتە پاڵ ژنان بەوەی کە ژنان دەنگ بە ژنان نایەن نەخێر لە ئێستاە دۆخەکە گۆڕاوە ئێمە لە دوایین هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەشێکی زۆر لە ژنەکان بە دەنگی خۆیان گەیشتنە پەرلەمان ڕەنگە بەشێکی لە ئەنجامی ئەوە بێ کە بیر و ڕایەکە دروست بووە بەڵام ئایا ئێمە ئەم دەرئەنجامە هی ئەوەیە کە ڕاپرسێکی وردمان کردووە ڕۆشتوینەتە لای ژنەکان و تومانە ئایا تۆ ئازادی لە دەنگدان یان هاوسەرەکەت بەسەرتەوە ئەوەستێ کاتێک دەنگ ئەدەی یاخود هاوسەرەکەت لە ماڵەوە یاخود بەرپرسی یەکەم لە خێزانەکەیە کە زۆر جار پیاوانن کاریگەری و فشار ئەخەنە سەرتۆکە دەنگ بدەی بە پیاوێکی عشیرەتەکەت دەنگ بدەی بە پیاوێکی باڵا دەستی پارتە سیاسیەکەت بە پێچەوانەوە من ڕام وایە ژنان زۆر پاڵپشتی یەکن ژنان لە زۆر ڕۆ ئەتوانین بڵین دوای ڕاپەڕین یەکێک لە شانازیەکان من شانازی بە و دەستکەوتی ژنان ئەەکەم دوای ڕاپەڕینەوە ئەویش ئەوەیە لە ڕێکخراوەکانەوە دەستیان پێ بکرێت ئەبێت ئێمە ئەمە بە خاڵێکی جەوهەری لە هەرێمی کوردستان ببینین کە بەداخەوە زۆر جار کاتێک گێتە سەر هەواڵی کوشتنی ژنێک یان باسی کێشە و گرفتەکانی خێزان ئەکرێت خیتاب یاخود گوتارێکی دواکەوتوانە هەیە هەموو هێرشەکان بۆ سەر ڕێکخراوەکانی ژنانە بۆ چالاکوانانە بۆ ئەو کەسانەیە کە کارەکەن لە بەرەنگاربوونەوەی تونوتیژی ئەم گوتارە من وای ئەبینم بە شێوازێکی ڕێکخراوەیی کاری بۆ کراوە لەلایەن پیاوانەوە بۆ ئەوەی کە دەستکەوتی ڕێکخراوەکانی ژنان دەستکەوتی چالاکوانان چۆن ئەڵەی پێشێل بکرێت یان چاواشە بکرێت کاکاوڕێمەوێ بازەوە بکەم دوای ڕاپەڕین
ڕەنە ئێمە هەر دیوە نەرێنیەکان کە باسکەین بەڵام ئێمە لە دوای ڕاپەڕینەوە هەنگاوی باشمان ناوە لە یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئێمە مەرجی پێشوەختەمان نەبوو بۆ دەنگدانی ژنان. پاشان لە کابینەیەک لە دوایەکەکان ئەگەر چی لە ئاسخواستی ئێمەی ژنان نەبووە بەڵام زۆر جار بینی ومانە ژنان ئەگەر چی کابینە لە کابینەکانە وەزارەتە هەستیارەکانیان پێ نەدراوە بەڵام ڕۆڵێکی باشیان گێڕاوە. تۆ لە ئێستاە سەرۆکی پەرلەمانت ژنە کە باڵاترین دەسەڵاتە لە هەرێمی کوردستان بەڵام لە زۆر شوێنە تەنانەت میدیاکان زۆر لایەنێکی دیکە کاتێک باز لە پێگەی گەندەڵی ئەکەن ئەی خەنە پاڵ ئەوە کە ژنێکە یعنی دیسکۆرسی کوتارەکانی ئێمە دیسکۆرسێکی دواکەوتویانەیە سەبارەت بە پرسیژن. ببوورەکە قسەکانت پێ بڕم یەک تۆست کێشەی تەکنیکەیە لە دەنگەکە تا کاگاتە لە ئێمە باوە چارەسەرکەن دواتر دێمە وڵات ینی کاتی تەواو دێمێ چکە ڕۆژی خۆتی ترەبێ قسە بکەی دێمە خزمەت جەنابەت مامۆستا ینی پرسیاری ئەوم لێ کردی بۆچی ئێمە ینی نەمانتوانیوە ڕاستە ئەوە تێڕوانینی کۆمەڵگە بووە ئەوە نەریت و دابوونەریتەکان بۆ لە کۆمەڵگەی ئێمەیە کەوای کردووە هەر لە خێزانەوە ینی ئەم تێڕوانینە هەبێ بەرامبەر بە ژنان و بەرامبەر بە کێشەکانی ژنان باشە ئەم جی لە نوێی کێسە دێتە پێشە و لە داهاتووە بێتە دایشی نیوەی کۆمەڵگە و دەبێتە ژنان و ئەکتیڤە بن لە ناو کۆمەڵگەدا ئەمان ئەم بیر و باوەڕە لەلایەن گۆڕاوە یاخود نەخێر ئەوانیش کۆنە پارێزن بەڕاستی. وڵا بەر لەوەی وەڵامی پرسیارە دەمەوە لەسەر یەک کۆمنت لە سەقسەکانی خاتو ئاوان دیارە من خاتو ئاوان دەمێکە دەناسمێکە لەو چالاکوانەی کە بەڕاستی زێدەستی دیارە من ناڵم کێشەکان تەنها ژنانن ینی لە بەردەم ژنان ینی ئەگەر ئێمە دەمانەوە ڕاستی ینی جەوهریانە قسە بکەین چارەسەر دۆزینەوە ینی ناکرێ بڵێ تەنها پیاوانن تونند و تیژی بەرامبەر بە ژنان دەکەن بەڵێ پیاوان هۆکاری سەرچین بەڵام ینی لە دوجاردا بێکەوە کۆی کۆمەلگا کۆی پرۆسەکە بربەستە لە بەردەم داخوازیەکانی ژنان ئەمە لەلایەکی تر بۆ پاڵپشتیکردنی قسەکانی هەر خاتو ئاوانجا ینی شاری هەڵەبجە بن منەوەرەگرین یەکێکە لەو شارانەی کە لە هەرێمی کوردستان زۆرترین ژن تیدا کاربەدەستە ینی لە حکمڕانیدا سیرەکەی لە ڕووی گەندەڵی و یەکێکە لەو شارانەی کە زۆ خاوێنە لە ڕووی توندوتیژی ئەنجامدانی توندوتیژی بەرامبەر بە ژنان ئەگەر بڵێم ئامارەکانی زۆرجی دڵخۆشیە ینی لەوانەیە لە پارێزگای هەڵەبجە لە بەراورد بە پارێزگاکانی تر ژن کوشتن تێدا زۆر کەمترە گەندەڵی تێدا زۆر کەمترە توندوتیژی خێزانی ئەمە بۆ ئەگەرێتەوە کە قسەیەک هەیە دەگوترێ حکمکردنی ژنان نەرمترە هادئترە میان ڕەوانەتر ینی حکمەکەن کاتە ئەمە پاڵپشتیکردنی قسەکانی خاتو ئاوانجاوە بەڵام لە بیرمان نەچێت لە ساڵی 1992 کە کۆتانیە لە کۆی 105 پەرلەمانتار تا خولی دووەم ینی دوای شەڕی ناوخۆشتەنا شش خانم توانیویانە بگەنە ئەوەی کە کورسی پەرلەمانتاری بەدەست بێنن واتە ینی مەبەستم ئەوەیە هێشتا ژنان پێویستیان خۆشیاری زیاترە بزەبە تۆ بێ قەنەعەت بەدایکی من بکەی بە خوشتی من بکەی کە دەنگدا بە ژنێک نەک بەوەی کە گوێ لە پیاوەکەی بگرێ یا گوێ لە منی پیاو بگرێ من قسەکەم لەوە سەرچاوەگر ئایا جیلی ئێستا ئەتوانن لە داهاتوودا ئەم ناو سەنجە جێندەریە ئێمە بەبێ دوێژینەوە و داتا ناتوانین هیچ حکومێکین بەڵام بەپی ئەوەی کە ئێستا ئەو گەنجەی ئێستا یان ئەوەی کە چۆتە ناپرۆسی هاو سەرگیریا بەنیازە بڕوە نەوەی ئینتەرنێتە نەوەی تەکنەلۆژیا نەوەی گۆڕانکاریەکانە نەوەیە کە باوەڕی ینی ئەوەی کە ئەیبینین لە سوۆسیال میدیا و لە بازار نەوەیە کە باوەڕی بە توندوتیژینیە باوەڕی بە خۆشگوزەرانیە من پێم وایە هەموو خەباتی ئەو هەموو چالاکوانە ژن و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەڵێ وای کردووە کە جۆرێک هیوا بخوازیینیان ئومێد بەخش بێ یا جێ هیوا بێ کە خێزانی داهاتوو بە جۆرێک لە جۆرەکان میان ڕەوترە ینی لەبەرەوەی دێڵێم خێزانی کوردی ڕاستە لە ڕابردوودا سنتەری بەهێزتر بووە گەڕانەوە ینی بۆ باوک و دایک بڕیارەکانیان بەهێزتر بۆ بەڵام ئەو قسێشەیە دەگوتری ئەمە زیاتر لە ترسەوە سەرچاوی گرتووە نەک ئەوەی کە ئەو خێزانە لە پەروەردەیەکی دروستەوە بە هەر جۆرێک بێ لە ڕابردوودا کێشە خێزانیەکان کەمتر بوونە هۆکار گەلێکەیە مامۆستا ئەمێ ئالێریا بوەستێنم ینی لەسەر ئەم مەسلەی توندوتیژیە خۆ ئەین زۆر جار ئەبینی لە کۆمەڵگەدا توندوتیژی بەرامبەر ینی نێری نەژەکرێ بەرامبەر بە پیاوی ژەکرێ ئێمە تەبیعەتی کۆمەڵگەکەمان کۆمەڵگەیشی توندوتیژین وا هەڵکەوتوین بۆ ینی هەموو ژانمان توندوتیژێ بەرامبەر بە ڕەگەزی بەرامبەرمان کە مەیە
یا چیە هۆکارەکە باس کاک هاوڕێ لە بیرمان نەچێت هۆبز یەکێکە لەو فەیلسوفانەی کە پێی وایە مرۆڤ خۆی بوونەوەرێکی شەڕانگێزە یعنی ئەو لە ئەنجامی ئەو توێژینەوەی کە کردوێتی گەیشتەوە قۆناغی کە پێی وایە مرۆڤ بوونەوەرێکی شەڕانگێزە بەڵام لە بەرامبەریدا کۆمەڵێک فەیلسوفیشمانەوە پێیان وایە مرۆڤ میانڕەوە و بوونەوەرێکی کۆمەڵایەتیە لە دوجار داواتە ڕێیەکەیە کە مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتە دوو ئەوە تونوتیژە دوو هۆکار هێوا دەکە یەکەمیان ئەو نەزەریەی هۆبزەکەوا دەکا بڵین مرۆڤ خۆی توندوتیژە بەرامبەر بە سروش بەرامبەر بە ئاژەڵان یانی سیر دەکەی وەم کوشتاری کە مرۆڤی کە ئاژەڵان نایکەن سروش نایکە ئەمە لە تیۆرە بڵین لەو تیۆرەوە سەرچاوی گرتووە هۆکاری دووەمیش کە بۆچی ینی ئەم توندوتیژە بەردەوامی هەیە یان بۆچی زیاتر لە کۆمەلگای ئەمەدا هەیە لەبەرەوەی بەداخەوە دێڵم کۆمەلگای کوردی کۆمەلگایە کە بە درێژایی مێژووی هەزاران ساڵی ینی بەردەوام چەوسێنراوەتەوە بەردەوام فشاری داگیرکەران و دەوروبەری لەسەر بووە سایکۆلۆژیەوە زۆر جاری وایە بۆ تەڕەتفعل بەڵام ئەمانە بیانونین بۆی کە ئێمە مرۆڤی توندوتیژ بین ینی بیانونین بەڵام هۆکارن بۆیە دەکرێت ئێمە لە ئێستادا کاتێک هۆکارەکانە دۆزیەوە چارەسەر ئاسانە خۆی دەوتری مامۆستا ئێمە زۆر جاریش لە قەیرانن قەیران لە دوای قەیران ینی ئەمانش خۆی پاڵنەرێکن بۆی کە کۆمەڵگەکە توندوتیژ بێت تا ڕادەیەک یان بەڕاستی کاگاوڕ ئەگەر بچەوێ ڕاستگویانە قسە بکەی ئەمە یانی یەکێکە لە خاڵەت جۆهریەکانی کێشەی مرۆڤ لە کۆمەلگای ئێمە کێشەی ژن کێشەی مناڵ یان سیرەکەی باوکێک دایکێک ئەوەندەی بەدەم خەمی ژیانەوە هێندە توانای ئەوە نییە ببڕژێتە سەر هۆشیاری سەرپەروەردە سەر بۆچی لە بروی قەیرانی ئابووری بەڕاستی وەکو ماسلۆپی وایە لە پێداویستە فیسۆلۆجیەکان یەکەمین هەڕەمی ژیانی هەر مرۆڤێکن تۆ زۆر جار لە کۆمەلگای کوردی ینی سیرەکەی پێداویستە فیسۆلۆجیەکانت لە بەردەم مەترسیدان بەڵام جارێش کە دێڵێمەوە هیچیان ئەوانە نابنە بیان و بۆی کە تۆ مرۆڤێک لە ژیان بێبەشکەی جا چنێری نەبێت ژن بێت یعنی ئێمە ویستم یەک نمونە بێنمەوە ئەو خاتونەی چەند ڕۆژێک دوو ڕۆژ بەر لە مرۆ بەداخەوە بۆ قوربانی جیاوازی بیرکردنەوە بۆ قوربانی جیاوازی ڕەگەزی ینی ئەوەی هەولێر لە شاری هەولێر خاتوماریا ینی کوشتن هەبووە لە ناو کۆمەلگای کوردیە بەڵام بەردەوامی دانەکراوە بەڵام ئەم جارە مەترسیدارتر بوو یعنی ئێمە لە سوۆسیال میدیا بینیمان بەدەیان خەڵک پاڵپشتی شێوازی کوشتنەکەی کرد ئەمە کارەساتەکەی گەورەتر کرد یعنی ئێمە چەند ساڵە خەبات بەرامبەر بە مافەکانی مرۆڤ مافەکانی ژنانەکەین هەستەکەین لێرە ئەبێ ئێمە وەکو ڕێکخراوەکان وەکو چالاکوان وەکو ڕۆشنبیرانی کورد تووشی شۆکێک بین چەند ساڵە ئەو هەموو خەباتە مەدەنیە هەیە بەرامبەر بە هۆشیاری ناو کۆمەلگا کەچی ئێستا سیرەکەی هاوڵاتیەکی نەئاسایی ئازبەرز لە ڕووی بڕوانامە لە ڕووی بیرکردنەوە کە خۆی پێی وایە ینی پاڵپشتی کوشتنی ژنەکات پاڵپشتی کوشتنی مرۆڤەکە ئەمە کارەساتە ئەگەر ڕێی لێ نەگیرێ ئەگەر چارەسەر نەکرێ بەڕاستی ئایندەیەکی مەترسیدار لە بەردەم مرۆڤایەتی هەیە لە کۆمەلگای ئێمە دەست خۆش مامۆستا جوتیارجیان دێم و خزمەت جەنابەت خات و ئاوانیانی بابێنە سەر ینی تەوەرێکی کە لەم باسە کە هەر پەیوەسە بە ژنان و کێشەکانی ژنان و ئاستی ژنان و ئەو جیاوازی جندەری و نایەکسانی کە هەمیشە هەیە لە کۆمەلگەکەمانەوە هەمیشە ینی کۆمەلگەی بە کۆمەلگەیشی پیا و سالاری بەناوبانگە لەسەر ئاستی ینی بەرپرسیارەتی ئێوەی ژنان لە ناو حکوومەت دام و دەستگاکان هەروەها ڕێکخراوەکان هەروە لە ئاستی حیزب توانی وتانە ینی لە ئاستی پێویستدا بەرپرسیارەتی وەربگرن و دەرفەتان دراوەتێ و ڕێگەتان بۆ کراوەتەوە یاخود نەخێر ئەو ئاستەنگانی کە هەیە تاوەکو ێستا لا نەبراوە ئێوە نەتانتوانێت بگەنە ئەو شوێنانی کە خۆتان مەبەستانە یاخود تەوازن لە ناو کۆمەلگەدا پارێزن کاکاوڕێ بەشێک لە هۆکاری ئەم بربەستانە بیر و باوەڕە ئێمە کاتێک باسی ئەوەکەین بربەست هەیە بۆ ئەوەی کە ژن لە ناوەندی بڕیار بێ بۆ نمونە لە شوێنە هەستیارەکان بێت بەشێکی پەیوەندی هەیە بە بیر و باوەڕەوە کە ئەمیش لە کللتورەوە سەرچاوە ئەگرێ زۆر جار خۆشنان ئەشنە ناوەندی بڕیاریشەوە بەڵام لەوێدا بربەستی بۆ دروست ئەبێ لەوەیە کێشەی بۆ دروست ئەبێ لەوێ کە کەسێک بە کللتورێک یان بە پەروەردەیەک گۆشکراوە کە ڕەگوڕیشەیەکی مێژووی زۆری هەیە ڕەنە ئەوەنە ئاسان قبوڵی نەکات کە ژنێک بەرپرسیەتی ژنێک کارەکانی بۆ دابەش ئەکات مامۆستا جوتیار شتێکی جوانی وتوتی لە هەڵەبجە نمونونێکی گەشە ڕەنە لە مێژووشدا کاتێکە ژن حکمڕانی ئەم ناوچەیە کردووە کەواتە بۆ ئێمە
بەشێکی زۆر لە پلان و استراتیژیەکان لە ناوەندەکانی تر لە شارەکانی دیکە لە پارێزگاکانی دیکە لەسەر پارێزگای هەڵەبجا دانەڕێژین کە زۆر جار بەپێی ئەو توێژینەوە و بە دوواداچوونانەی کراوە لە ڕووی کارگێڕی و ئیداریشەوە ئەوترێت کە ژنان لە بەڕێوەبردنە ورترن باش بەتواناترن لە چارەسەرکردنی گرفت و کێشە و قەیرانەکان ڕەنە بەشێکی پەیوەندی بە دۆخە فیسەلۆژیەکەوە هەبێ کە ژن لەبەر ئەوەی کە ڕۆڵی دایکایەتی ئەگەێڕێ زیاتر شان بداتە بەر ئەو کێشانەی کەیێتە بەردەمی یاخۆت ورتر بچێتە ناو بابەتەکانەوە بۆیە زۆر گرنگە ئێمە کاتێک نمونەیەکی گەشتی ناوچەیەک وەرەگرین کە خاڵیە لە تونوتیژی یاخۆت کێشەکانی ژنان کەمترە با بتوانین لە شوێنێکی دیکەیە بەکاری بهێنین من جسمەوە بڵم ینی ئەو سەپڵات کە وەرە ژیرێ لە هەڵەبجەوە بە ئاستێکی باش سێرەکرێ ناکرێ ئەمە ڕەنگ باتەوە لە ناوچەکانی کە بەکاری بێنین بە دڵنیاییەوە ئەتوانین کاکاوڕێ ڕنگ باتەوە بۆ نمونە خودی حکومت ئەتوانێ سوود وەرگێ لەم سامپڵە سەرکەوتووە ئێمە ناتوانین کۆی سێکتەرەکانی حکومەت و لایەنەکان تۆمەتبار بکەینەوەی کە هیچ نەکراوە یاخود بەتەنگ دۆزی ژنەوە نین هەوڵی زۆر زۆر چاکەیە لە بەشێک لە وەڵامەکانە باسم کرد ئێمە لە ئێستا بەڕێوەبەرایەتیەکانی بەرەنگار بوونەوەی تونوتیژیمان هەیە یاسای کراوە و سەردەمیانەی باشمان هەیە بەڵام گرفتەکەی ئێمە لە جێبەجێکردندایە بەڕاستی کاکاوڕێ ئێمە ئەگەر سەیری وڵاتانی دراوسێشمان بکەین زۆر جار یاسای بەم شێوە پێشکەوتویان نییە کە ئەم یاسانە لە پەرلەمانی کوردستان دەرچۆ دەستکەوتی کارکردنی پێکەوەی ژنان و پیاوانە لە نێو پەرلەمانە بەڵام ناچێتە بواری جێبەجێکردنەوە زۆر جار بەداخەوە مەکتەبی کۆمەڵایەتی پارتە سیاسیەکان دەستێوەردانەکەن لە کەیسەکانی دادگا کەیسەکان لە دادگاوە هەڵە گیرێ ئەبرێتە دیوەخانەکان لەوێ چارەسەر ئەکرێت مەسەلەی ئەو تەداخولاتی مەکتەبی کۆمەڵایەتی ئەو لایەنانی کە جەناب داماژی پێی ئێخۆ گلەیەشی کەشەیە هەر لە ناو کۆمەلگاوەوە هەر لە خودی زۆربەی ژنانی شەوێ لەسەر ڕێکخراوەکانی ژنان کە کارەکەن لە بوارەکانی مافی ژنان ینی گلێکەش بۆ ئێوەیە دەڵێن ئێوە زۆر جار بۆ مەبەستم کاڵم ئێوە جەنابەت نییە ینی ڕێکخراوەکانی ژناڵێ ئەم ڕێکخراوانە هۆکارن بۆ ئەوەی کە ئاڵۆزی دروستکەن و ژنان بە کوشت بن و کێشەکانی ژنان ئاڵۆسە بکەن و چارەسەر نەکەن بۆ ئەمەیان چی هەڵن جەنابتان لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێکرد ئەمە یەکێکترە لەو خیتابانەی لەو گوتارانەی کە زۆر جار خەباتی ژنان یاخۆت ڕێکخراوەکانی ژنان چۆن ئەڵەی ئەخاتەوە خاڵی سفر کاکاوڕێ ئایا کاتێک ئێمە باسی ئەوە ئەکەی تا چەنە زەمینە سازی کراوە ئایا تا چەنە کللتوری کارکردنی ڕێکخراوەیی قوڵ بۆتەوە بە ناو کۆمەلگایە مەزانی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی دەسەڵاتی پێنجەمن بەڵام بۆچی هەرژنان بۆچی دەیان کێشەی دیکە هەیە لە ئێستا ئەبینین بەشێکی زۆری گەنجانی وڵاتەکەی ئێمە ئاڵوودەی مادە هۆشبەرەکانن بەشێکیان توندڕەون بەشێکیان پەنا بۆ سەرپێچی یاسا ئەبەن لە ڕووی هاتوچۆوە لە ڕووی زیادە ڕۆیی لە کۆمەڵێک لایەنێکی دیکە کاتێک بەڵامیەی نەسەر ئەوەی کە کەیسی کوشتنێک هەیە یاخود کەیسێکی تر هەیە زۆربەی دەنگەکان بەرامبەر بە ڕێکخراوەکانە ناڕەزایەتەکان لە کاتێکە ڕێکخراوەکان ڕەنە قەبارەیان بەم شێوەیە نەبێ ڕێکخراوەکان ئەتوانن خاڵی گەیاندنی دەنگی ژنان بن بە لایەنی دەسەڵات بەڵام کاتێ ئەم گوتارە زاڵە لە نێو دادگاکانیش ڕەنگ ئەیاتەوە لە نێو دامەزراوەکانیش ڕەنگ ئەیاتەوە بەڵام بۆ بەکار و چالاشەکانتان نەتانتوانیوە دروشمی ئەم گوتارە کە بەرامبەر بە ئێوە دژە بگۆڕن بەڵێ
لەبەر ئەوەی کە دەنگی بەرامبەر پشت ئەستورە بە کللتور، پشت ئەستورە بە بیر و باوەڕێکی تون، پشت ئەستورە بە خێڵ، پشت ئەستورە بەشێک زۆر جار لە پارتە سیاسیەکان ڕێکخراوەکانی دیکە ئەمە وای کردووە هەڵمەتە هۆشیاریەکانیان دەنگی ئێمەی ژنان چۆن ئەڵەی هێواشتر بێت یاخود پرۆسەکە وەک پێویست نەبێ. بەڵام لەگەڵ ئەوەشان من گەشتبینم ئێمە ئەتوانین ئەو گوتارە بگۆڕین، ئەم گوتارە وا لێ بکەین کە ئێمە بەیەکەوە ئەتوانین کار بکەین. ئەوە ڕێکخراوەکانی ژنان و کۆمەڵگەی مەدەنی ژنان نین بوونەتە هۆکاری ئەوەی کە کوشتنی ژن بە بەردەم خەڵکەوە لە نێو شەقامەکاندایان لە شوێنێکی تر بە ئاسایی تێپەڕوە. بەشێکی زۆر لەم ژنانە ڕەنگە هەر زانیاریان نەبێ لەسەر ڕێکخراوەکانی ژنان کاکاوڕێ، زۆر جار تەنانەت خێزانەکانیشیان ئاگاداری ئەوە نین کە ڕێکخراوێ هەیە. بە پێچەوانەوە من پێم وایە ئەگەر هەست بەوە بکەن کە لایەنێک هەیە هاریکاری یاسایی ئەو ئەکا لە ڕووی هۆشیاریەوە هاوکاری ئەبێت، ڕەنە جۆرێک لە جۆرەکان کێشەکان بەو جۆرە نەبێ. لەگەڵ ئەوەشە ئێمە لە قۆناغی ڕاگوزەری دیموکراسیان کاکاوڕێ لەبەر ئەوە ناتوانی تۆ ئەم گوتارە بە تونوتیژی وەڵام بیتەوە. ئێمە باوەڕمان بەوە هەیە کە بە پرۆسی دیموکراسیانە بە هەڵمەتە هۆشیاریەکان بەو هەڵمەتانی کە ئەکرێت بە شێوازێکی میانڕە و ڕوبەڕووی ئەم گوتارە بیبینەوە. ئەگەر ئێمە ناڕەزایەتیەکانمان هەڵوێستەکانمان هەمان و هەڵوێستە بوو کە لە کۆمەلگا ڕوبەڕوومان ئەبێتەوە کەواتە هەمان بیر و باوەڕە نەخێر. ئێمە ئەتوانین بە هەڵمەتی هۆشیاری بەردەوام ڕوبەڕووی ئەم گوتارە ببینەوە و دڵنیام چەند ساڵی داهاتوو گۆڕانکاری بەسەردادێ ئەم گوتارە. بەڵام ئەوەی کارەساتە ئەوەیە کە ژنانێکی زۆر ئەبنە قوربانی تاواکو ئێمە کۆمەلگایەکی ئارام بنیاتەنەی. دەست خۆشخات و ئاڤاندێم و خزمەت جەنابەت مامۆستا جوتیاریانی وەکو خاتوواوان ئاماژەی پێدایانی تۆ پێویستە هەوڵ بی و کۆمەڵێک چالاکی و هەروەها کۆمەڵێک داکۆشی و ڕاستەمانە ڕێکخراون و داکۆشیەکەن لە مافەکانی ژنان. بەڵام خۆ 100% لەوە چێ زۆربەی ڕێکخراونە نتوانن ئامانجەکانی خۆیان پێکەن ئەگەر لایەنی بەرامبەر کە حکوومەتە یاخود کۆمەڵگەیە یاخود بۆ نمونە کە بەشێک لە کێشەکان کە پیاوە ئەگەر هاوکار نەبن تۆ ناتوانێم دۆخە چاپ بکەی. هەنگاوی دروست بۆ چاکردنی ئەم دۆخە تا ڕادەیەک بەرەو ئاقارێکی ڕاست چییە ئەگەر ئەم ڕێگایانە بە شێوازێکی ینی لەسەر ئاستی کۆمەڵگە بژیرێتە بەر ئاخۆ لە ئاستی زانکۆکانمان لە ئاستی مامۆسایانی زانکۆمان لە ئاستی مزگەوتەکانمان مامۆسایانی ئاینیمان هەموو لایەک ئەتوانن پێکەوە هاوکارم بۆی کە دۆخێکی لەبار و کەشێکی گونجاو بێنە ئاراوە هەم بۆ خێزان هەم بۆ ژن هەم بۆ پیاو کە تایە ژیان گۆزارێنێ و ئەم تونوتی ژێنەمێنێ. دیارە ینی لە بری ڕێکخراوەکانی ژنان ینی ڕاستی ئەو خەباتی ژنان لە کۆمەلگەی کوردیدا ئێمە ئەگەر پێم وایە من بۆ خۆم ئەگەر هاتبا و ئەو خەباتە بە قووەتە نەبووە ئێستا ڕەوشی ژنان بەم شێوێ نابوو. ڕاستە ئێستا لە ئاستمۆحی کوی مرۆڤ دۆستاندانیە بەڵام دڵنیام خراپترە بوو. ینی لە ئێستا بەرمونە لە پەرلەمانی کوردستان ینی سەروی ڕێژەی کۆتا ژنان هەن، وەزیری باشمانەیە ژنە، سەرۆکی پەرلەمانی ئەکتیڤمانەیە، واتە خەباتەکان جێی گرتووە بەڵام هێشتا وەکو پێویست نییە. چارەسەر چین؟ ینی گرنگە ئێمە چارەسەر یەکەمیان بەر لە هەموو شتێک ینی کۆمەڵێک تیۆر هەیە پێی واژن یەکێک لە چارەسەرەکانی بەردەم بربەستەکانی یا گرفتەکانی ئابووری سربەخۆی ژنانە، ینی لە پێش هەمویانەوە. بەڵام ئابووری سربەخۆ ئێستا قسەیەکی کە زیادی کردووە تەنیا بەس نییە بۆ چارەسەر بەڵکو سربەخۆیی لە خەرجکردندا. ئێمە بەدیان ژنمان هەیە خاوەنی ئابووریەکی بەهێزە بەڵام خاوەنی سربەخۆیی نییە لە خەرجکردنی پارەکەی لێ وەرەگرنەوە. من بەدیان ژن ینی ئەم کێشەیان باس کردووە کە موچەکەی وەرەگرێ داهاتی ماگانەی پیاوەکەی لی وەرەگرێتەوە، واتە ڕاستە وەکو خاوەنی ئابووری سربەخۆ خاوەنە بەڵام خاوەنی خەرجی سربەخۆی نییە. بۆیە ئەمە گرنگە. دووەمیان پێویستە ئێمە ئەو شێوازە خەباتە سەنگەر لێگرتنی ژنان و پیاوان بگۆڕین. یعنی ناکرێت تۆی ژن بەردەوام منی پیا وەکو دژی خۆت سیرکەی، منی پیا و تۆ وەکو مەترسی لەسەر بەرژەوەندەکانی خۆم سیرکەم. بەڵام کاتێک ئێمە دین ئەم خەباتە ئەکەینە خەباتێکی مرۆڤ دۆستی، ئەیکەینە خەباتێکە لە پێناو مرۆڤایەتی بێ،
ئەو کاتە منی پیاویش ئەو پیاوی کە ئێستا گوێ ناگرێ ئەو پیاوی کە ئێستا باوەڕی بە مافی ژنیە من گومان ناکەم لە داهاتوودا ئەویش کە ئەزانێ بابەتەکە بابەتێکی مرۆڤایەتیە نەک سەنگەر لێگرتنی دوو بەشی کۆمەلگابێ ئەویش تێڕوانینی ئەگۆڕێ ئێمە وەکو دەوترێت ببرێت بیرە نەچێتەوە ئەوەی هۆکاریکە ئێمە دەوترێت لە کۆمەلگەیشی دیموکراسیین بەڵام ئاخۆ عقلمان دیموکراسیە بەرامبەر بە ژنان بەداخەوە ینی هێشتا نەخێر یەکێکتە هەر لە قسەوە دروست ینی هۆکە دەبێتە هۆکاری چارەسەرەویش پرۆسی پەروەردەیە ئێمە پرۆسیی بەڕاستی سیستەمێکی پەروەردەیی لە بەخچەی ساوایانەوە لە خێزانەوە لە قوتابخانە تا دەرچوونی زانکۆش سیستەمێکی مرۆڤ دۆستیمان نییە هێشتاش ئەوانەی چالاکوانی کۆمەڵی مەدەنی ئەوانەی لەسەر مافی مرۆڤ زیاتر ئیش دەکەن ڕخنەی زۆریان هەیە لە بابەتەکانی بە تایبەتی پەروەردە کۆمەڵایەتیەکان کە هێشتا بابەتی توندوتیژی هەیە لە ناوپرۆسەکانی لە ناوانەکانی خوێندندا یانی پێویست ئەمانە چارەسەر بکەین یاساکان قانون لە هەرێمی کوردستان بەڕاستی پێویستە بۆی قانونی باشمانەیە وەکوی کە یاساناسان قانون ناسان قسەی لەسەر دەکەن بەڵام پێویست ئەکتیڤ بکرێن پێویستە دادگا مەرجەئی چارەسەری کێشەکانی کۆمەلگا بێ مەرجەئی چارەسەری کێشە خێزانی و ژنان و پیاوان بێ لەبری ئەوەی کە دانیشتنی سوچێک لە سوچەکانی کۆمەلگا بە ناوی سوڵعە شاعری بە ناوی ئەو گروپ و لایەنە کۆمەڵایەتیانی کە لە بری دادگا لە بری قانون لە بری پۆلیس بڕیارەدەن و مەحکەماکەن ینی ئاخر شت ئەوەیە دەبێ منی پیاوان ئەم تێڕوانینە بگۆڕن بۆی کە ئەگەر ژنان سەرکەوتوو بن پیاوان ژێرکەوتوو دەبن یا دەیۆڕێنن ئەنی ئەمە دۆڕان و ئەمە یاری نییە دۆڕان و برنەوەی تێدا بێ ئەمە کاتێک ینی منی پیاو بۆ هێندە داکۆچیەکەم لە مافی مرۆڤ بەگشتی من وەکو خۆم پێم وایە کاتێک ژنان ینی دایکم خوشکم خێزانەکەم لە ناو خێزانەکەم ئارام و تەندروست و ژیانێکی شایستە بەخۆی هەستی کرد کە خاوەنی ژیانێکی شایستەیە ژیانی منی پیا و کوڕەکانی ناو خێزانەکەشی فراهەمترەکە هەموو نمونەمان لایە کاتێک ئەو کێشە خێزانیانەی لە ناو خێزانەکانمان هەیە لە نێوان دایکم و باوکم و یان لە نێوان ژنان و پیاوان کاریگەریەکەی تەنها خودی دوو کەسەکە نییە بەڵکو خێزانەکەشە لە دوجاردا کۆمەلگاکەش باجی دەدا بۆیە پێویستە پیاوان پێش ژناندرک بۆ بکەن کە کاتێک ژن لە ناو خێزان لە ناو کۆمەلگا لە جێوێکی ئارام و لە کەشێکی سەقامگیردا بەشێکی زۆری دەستکەوتەکەی پیاوەکە وەکو پیا سوودی لێ وەردەگرێ وەکو مرۆڤ سوودی لێ وەردەگرێ ینی ئێمە گەرتوانیمان هەموو ئەوانە بەیەکەوە بکەینە بەرنامەی ژیان و بەرنامەی داهاتووی چالاکوانان حکمڕانی ڕێکخراوەکانی کۆمەڵی میدیا بەڕاستی میدیا بەداخەوە دێڵێم کا گاوڕێکە من ئەو میدیانێک کە وەکو پێویست ڕۆڵ دەجێڕن ینی میدیا لە هەرێمی کوردستان ڕۆڵێکی خراپ دەجێڕێ هەندی لەسەر بەتایبەتی لەسەر کێشەکانی ژنان بۆچی لەبەرەوەی باوەڕکە کێشە خێزانیەکان من وەکو توێژەری کۆمەڵایەتی چەندی جارتی دابوومە کێشە خێزانیەکان زۆر سادەن ینی دەتوانرێت بە یەک گوێگرتن بەڵام سیرەکەی دەستگای میدیاییمان هەیە دێ گەورەیە کات ئەیکا بە بابەتێک ینی گەورێ ئەبێ تۆ کاتێک کە خێزانێک بەم شێوەیە تەسەر شاشە و پێڵێ ئەمانە هەڵگری کێشن ئەمانە کێشن لە ناو کۆمەڵ هەم میدیاکان ئەم ڕۆژنامە نووسانیانی لە ئاستێکی بەرپرسیارانە مامەڵە بکەن کێشەکانی ژنان بەڕاستی دوا پامی خۆ بگێنە بە کورتی سوپاس من پامێکی مرۆڤ دۆستیە ینی هەمیشە دێڵێم نە پیاو سالاریە نەژن سالاریە ئەمە پێمان وایە دەبێت کۆمەلگایکی مرۆڤ دۆست بێ پامێک بێ باوەڕی بە مافی یەکسانی جێندەری باوەڕی بە هاوسەنجی ژیانێکی چۆن باوەڕم بە سەقامگیری ژیانی خۆمێ وەکو جوتیار دەبێت باوەڕیشم بە ژیانێکی ئارام و سەقامگیر هەبێ بۆ ژن بۆ پیاو بۆ مناڵ کە ئەم پامە بوو بە پامێکی گشتگیر بوو بە کەلتور بوو بە داب لە ناو کۆمەلگا ئەم کۆمەلگای ئێمە دڵنیام 100 شتێک پلە زیاتر 180 پلە زیاتر ینی ئەگەر بێت ئەچینە قۆناغێکی تر ئەتوانین ئارامی بیرکردنەوە ئارامی ئابووری سەقامگیری سیاسی دێتە بەرەمەک و خاتوئاوانیش باسی کرد ئەم ئاسایشە نیشتیمانی و ئاسایشی کۆمەڵایەتیمان زۆر لە ئێستا بەرقەرارترە بێت دەست خۆشمە مەساجوتیا سپاس دەکەم خات و ئاڤانجا جنابەت وەکو ژنێک ئەمەوێ ئەگەر دواپەیامت دروشمەکانی سادە بێ بیگەێنی بەجووی ئێمەی پیاوان بەرپرسانی باڵایم هەرێمە خودی ژنان خۆیان پەیامەکانت چییە بێت هەرچەندە تاکە ژنی ئێسەکە لە بەرنمەکەی ئێمە و هاوکارەکانمان هەموو پیاوین فەرمومایک ئازادە لای تۆ و کاتەکەش ئازادی زۆر سپاس بۆ کورسات زۆر سپاس بۆ گرنگی دانتان بە پرسیژن سپاس بۆ قسەکانی مامۆستا جوتیار بەشێک لە ئارامی پێیان لەوەی ئەمڕۆ ماندووبوونێکی زۆرمان
بینی بوو لە کارکردن و یاخود گرتبوونەوەکان سپاسی تێگەشتنی ئەەکەم هیوادارم پانتایی ڕووماڵکردنی کورسات فراوانتر بێت بۆ پرسیژن زۆر جار لەبەرەوەی کە ئێمە کاری زۆر زۆر جوان ئەبینینەوە. پەیامی من ئەوەیە هەر ئەو دروشمەیە کە ئەمڕۆ لە گربوونەوە کەش ئێمە زۆر زۆر جەختمان لێ کردەوە تاکو ژن کوشتن بەڕاستی بەردەوام بێ ئەستەمە تۆ بازە ئاسایشی نیشتیمان بکەی پێویستە ژن کوشتن بوەستێنین هەموو هەوڵێکمان بخەینە گەر بۆ ئەوەی کە کچەکانی ئێمە چیتر نەبنە قوربانی دابوونەریت و کللتوری دواکەوتووی کۆمەلگا لەبەر ئەوەی کە مرۆڤایەتی پێویستی بەتوانای ئەو کچانەیە پێویستی بەم ژنانەیە ئێمە ژنان و پیاوان لە هەرێمی کوردستان ئەتوانین بەیەکەوە داهاتوێکی زۆر پرشنگدار و پڕ لە خۆشەویستی بنیاد بنین. سپاس بۆ دەرفەتدانتان ئەم گفتوگۆیە وەکو وتم جێگای دڵخۆشی بوو لەبەر ئەوەی کە بەیەکەوە گفتوگۆمان کرد بۆ دەستدانان لەسەر برینەکان سپاسی تێگەشتنەکانی مامۆستا جوتیارەکەم هیوادارم نمونەی زۆر بێ لەبەر ئەوەی کە خۆی زۆر باسی پەروەردەی کرد بەڵێ پەروەردە ئەتوانێت گۆڕانکاری دروست بکە بەڵێ پەروەردەیەکی یەکسان ئەتوانێ یەکسانی کۆمەلگا بنیاد بنێت هیوادارم نمونەی مامۆستا جوتیار بەڕاستی لە نێو خوێندنی باڵا لە نێو پەروەردە زیاد بێ بۆ ئەوەی کە وانەی خوێندنی جەندەری هەم لە زانکۆکام هەم لە پەروەردە زیاتر جێگای خۆی بکاتەوە کە دڵنیام ئەتوانین لەم ڕێگەوە گۆڕانکاری گەورە دروست بکەین ئێمەی چالاکوانانی ژنان هیچ کاتێک بێ هیوانین ڕاستە بربەستەکان زۆرن بەڵام هەمیشە هیوامان بە کۆمەلگاکەمان هەیە لەوەی کە ئەتوانین بەرەو پێشی بین لەبەرەوەی کە کۆمەلگاکەمان خۆش دەوێت. بەو هیواین هیوادارین هەمیشە سەرکەوتوو بن هەمیشە ینی بەشێکی ئەکتیو بن لە کۆمەلگایە ئێمەش هەمیشە پشتیوانتانین. سوپاس بۆ خاتووەڤانجاف چالاکوانی ژنان کە لە سودۆکارمان لە شاری هەولێر لەگەڵمان بووی. سوپاس بۆ مامۆستا جوتیار فەتاح ماستەر لە کۆمەڵناسی کە لە سودۆ لەگەڵمان بووی. مامۆستاجیان سوپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا هەمیشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.